ئێرە جەیهانە ناوچەیەکە سەر بە شاری ئەدەنە لە تورکیا کە دەکەوێتە باشووری ڕۆژئاوای تورکیا لەگەڵ ئەوەی جەیهان خاوەن مێژوویەکی کۆنە لەگەڵ ئیمپراتۆریەتەکانی ئاشووری و فینقی و ڕۆم و بیزانس و عوسمانی بەڵام ئێمە جەیهان نەک بە مێژوەکەی بەڵکو بە بەندەرێکی گواستنەوەی نەوتی باشووری کوردستان بۆ جیهان دەناسین. ئەو بەندەرە لە مانگی ئابی ساڵی 1974 لەلایەن کۆمپانیای بۆتاش دروستکراوە کە ئەرکی گواستنەوەی نەوتی عێراق و باشووری کوردستانی لە ئەستۆیە لە ڕێگەی دوو بۆڕی 40 ئینجی و 46 ئینجی نەوتی عێراق و باشووری کوردستان دەگاتە ئەو بەندەرە. ئێمە لە نێو خاکی تورکیا بە درێژایی 650 کیلۆمەتر ئەرکی گواستنەوەی نەوتی عێراق بۆ بەندەری جیان و هەروەها ئەمبارکردن و بارکردنی لە کەشتەکان لە ئەستۆی ئێمەدایە هەر لە سلۆپیەوە تاوەکو مەڕاش لەوێشەوە تاوەکو بەندەری جەیهان دوو بۆری 40 ئینجی و 46 ئینجی هەیە بۆ گواستنەوەی نەوت. توانای تەکنیکیمان بەپێی ستانداردی جیانیە ئەگەر چی لە سەداسی تواناکانمان بەکاردێنین لە گواستنەوەی نەوت بۆ ئەو بەندەرە ئەمەش بەهۆیەوەی نەوت بە شێوەیەکی پچڕ لە عێراقەوە بۆمان دێت. ئێستا ڕۆژانە نزیکەی 650,000 بەرمیل نەوت لە عێراقەوە دێت کە ناراوی ئەو بەندەرە 1950 مەترە لە ڕێگەی ئەسکەلەیە کە 28 مەترە بۆ ناو دەریا ڕەوانە کراوە. نەوتەکە لە کەشتەکانی گواستنەوەی نەوت بار دەکەین. بەپێی ڕێکەوتنی نێوان حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکومەتی تورکیا ڕۆژانە نزیکەی 650,000 بەرمیل نەوتی خاو لە ڕێگەی بۆڕی نەوتی کەرکووک جەیهان دەگاتە ئەو بەندەرە. لە ڕووی قەبارەوە ئەو بەندەرە خاوەن 12 تانکە کە هەر یەکەیان توانای ئەمبارکردنی 135,000 بەرمیل نەوتی هەیە واتە کۆی گشتی توانای ئەمبارکردنی ئەو بەندەرە لە ڕۆژێکدا 1,600,000 بەرمیل نەوتە. ئێرە مەیدانی تانکەرەکانی نەوتە کە 140 مەتر لە ڕووی دەریاوە بەرزە. لێرە 12 تانکەرمان هەیە کە هەر یەکەیان 135,000 بەرمیل نەوت ئەمبار دەکات. هەر 12 تانکەر لە ڕێگەی بۆڕیەوە بەیەکەوە بەستراونەتەوە کە دەتوانرێت لە ڕێگەی تانکەرێکەوە نەوت ڕەوانەی تانکەرێکی دیکە بکرێت. جگەلەوەی 4 هێڵی بۆڕی نەوتی دیکەمان هەیە کە لە تانکەرەکانەوە بۆ بەندەرەکە ڕاکێشراون. ئەمەش بە مەبەستی بارکردنی نەوت لە کەشتەکانی گواستنەوەی نەوت. ئەو بەندەرە ساڵانە 355 ڕۆژ کارایە لە یەک کاتدا 4 کەشتی دەتوانێت نزیک ببێتەوە و نەوت بار بکات بۆ هەر کەشتێکیش ماوەی 42 کاژێرمانەوەیان هەیە لە یەک کاتژێریشدا 55,000 تۆن نەوت بار دەکرێت. بەپێی ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان حکوومەتی عێراق و کڕیارانی نەوت دەکرێت ئێمە لەوە ئاگادار دەکەنەوە کە کام لەو کەشتیانەی لە چاوەڕوانیدان بۆ بارکردنی ئەو نەوتە. ئێمە لە ڕێگەی کاپنەکانی خۆمانەوە کەشتەکان لە بەندەرەکە نزیک دەکەینەوە و ئەو بڕێی کە ئاماژەی پێکراوە لێ بار دەکەین. بە درێژایی ئەو کارەش لەلایەن تیمە تایبەتیەکانی خۆمانەوە ئەمنیەتی ئەو پرۆسەیە دەپارێزرێت. تا ئێستاش هیچ ڕووداوێکی نەخوازرا ڕووی نەداوە. بەرپرسانی ئەو کۆمپانیایە دەڵێن ئێمە بەرپرسنین لە گەڕاندنەوەی نەوت لەلایەن کڕیارەوە تەنها ئەرکمان گواستنەوە و ئەمبارکردن و بارکردنی نەوتە. ئێمە ئەرکمان تەنیا گواستنەوە و ئەمبارکردن و بارکردنی نەوتە بۆ ئەو کۆمپانیانەی نەوت لە عێراق دەکڕن. هەر کەسێکیش دوای دەرچوونی لە بەندەرەکەی ئێمە لێی بەرپرسیار نین لە گەڕاندنەوەی یان وەرگرتنەوەی بارەکە لێی. لە ئەگەری زیادکردنی هەناردەکردنی نەوتیش لەلایەن باشووری کوردستان و عێراق ئەو کۆمپانیای ئامادەی خۆیان و بەندەرەکە نیشان دەدەن بۆ پێشوازیکردن لە زیادکردنی هەناردەی نەوت لە ڕێگەی بەندەری جەیهانەوە بۆ بازاڕەکانی جیهان. تەنیا عێراق بڕیاری زیادکردنی هەناردەکردنی نەوت بدات ئێمە تەواو ئامادەکاریمان هەیە بۆ گواستنەوە ئەمبارکردن و بارکردنی هەم لە ڕووی تەکنیکی هەم لە ڕووی سەرچاوی مرۆیی. لەلایەکی دیکەوە گوتنشینانی دەوروبەری ئەو بەندەرە زیاتر بە کشت و کاڵەوە سەرقاڵن ئەگەرچی ڕۆژانە بە سەدان هەزار بەرمیل نەوت بەسەر پشتی ئەواندا دەڕوات بەڵام هیچ لە خێر و بێرەکان نەبینەوە. ئەوان تەنها دڵیان بۆ خۆشە کە هەڵی کاریان بۆ ڕەخساوە لەلایەک و لەلایەکی دیکەوە زەویزارەکانیان بەهۆی بوونی ئەو بەندەرەوە ڕۆژ بە ڕۆژ بەهای لە بەرزبوونەوەدایە.
کۆمەڵە گەنجێکی لادێکەمان لەو بەندەرە کار دەکەن. ئەگەرنا هیچ سوودێکی دیکەمان لەو بەندەرە یاخۆ لە گواستنەوەی نەوت نەبینیوە. تا دێ نرخی زەویزارەکانمان ببوونێ و بەندەرەوە بەرزتر دەبێتەوە. هیچ زەرێکی بۆ من نییە بەڵکو و سوودی زیاترە. بەندەری جەیهان تاکە ڕێگایە کە ئێستا باشووری کوردستان نەوتی پێدا هەناردە دەکات بۆ بازاڕەکانی جیهان. ئێرە بەندەری جەیهانە. پشت بەستن بەو بەندەرە باشووری کوردستان زێرە ڕەشەکەی ڕەوانەی بازاڕەکانی جیهان دەکات. ڕەسە ڕەمزی ڕووداو جەیهان ئەدەنا.